سڵاوتان لێبێ ئەمڕۆکە باس لە دواخستنی هەڵبژاردنەکانی باکوور و ڕۆژهەڵاتی تورکیا واتە ڕۆژئاوا دەکەین. هەروەکو دەزانن پێویست بوو لە 11 ئەو مانگەدا هەڵبژاردن ئەنجام بدرێ. پێشتر چەندین هەڵبژاردن ئەنجام دراون لەو بارەیەوە گفت و گۆیەک ویانیش کاردانەوەیەکی زۆری لەگەڵ خۆیدا نەهێنا. بەڵام ئەم جارە کۆمەڵێک کاردانەوە و نیگەرانی لە لای دەوڵەتی تورکیا لەگەڵ خۆی داهێنا و لە هەمان کاتدا ئەگەر بە شێوەیەکی ڕاستە و خۆش نەبێ لە زاری دەوڵەتی سووریاوە نەبێ، بەڵام چەند کەسانێکی نزیک دەوڵەتی سووریاش بە هەمان شێوە هەڵبژاردنیان ڕەت کردەوە و یانیش بە نایەسەیان لە قەڵەمدا. لە هەمان کاتدا ئیتر لایەنە کوردیەکانی دەرەوەی هێزەکانی سووریای دیموکراتیک و حکوومەتی خۆسەری بە هەمان شێوە ئیتر بەشێکی زۆریان کاردانەوەیان نیشاندا و ڕەدیان کردەوە کە بەشداری ئەو هەڵبژاردنە بکەن. خۆی لە خۆیدا هەڵبژاردنەکە لە کاتێکدا دەبوایە بەڕێوە بچێ کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کۆمەڵێک ئاڵوگۆڕ کۆمەڵێک کێشمەکێش لە ئارادان لە سەرئاستی جیهانیشدا ئەو شەڕەی لە ئۆکرانیادا هەیە و یانیش ئەو ڕێقابەتەی لە نێوان چین و ئەمریکادا هەیە جیهان بەرەو کوێ دەبا ئەمەیان جێگای پرسیارە و وەڵامەکەی هەتاوەکو ئێستا بەدەست ناکەوێت. هەروەها لە تورکیاوە لە دوای هەڵبژاردننی هەری دوایی لە 30 مانگی ڕابردوودا کە ڕژێمی ئەردۆغان ئیتر بۆ جاری یەکەم دوای ئەو هەموو ساڵە بووە حیزبی دووەمین و دوای 47 ساڵ حیزبی گەلی کۆماری جەهەپە بووە حیزبی یەکەمین. ئەمەش کۆمەڵێک ئاڵوگۆڕی لەگەڵ خۆدا هێنایەوە و ئیتر ئەردۆغان و یانیش ئەوانەی لە پشتەوە حکوومەتی ئەردۆغان بەڕێوە دەبن کە من پێی دەڵێم دەوڵەتی شاراوە، ئەمانیش هەڵسان کۆمەڵێک تەکتیکی تایبەت بە خۆیان سازکردن و ئەم تەکتیکانە تورکیا بەرەو چێ دەبا ئاڵوگۆڕیەکی نیمچە یاسایی و دیموکراسی ساز دەبێ و یانیش بە تەنیا ئاڵوگۆڕیەکی کۆزمەتیک ویان جوانکاری لە حکوومەتدا ساز دەکەن. ئەمەشیان بە تەواوەتی جارەی دیار نییە. ئەمەشیان لایەن سیاسەتی کوردیەوە کۆمەڵێک نیگەرانی لێ دەکەوێتەوە، هەروەکو ئێستاکە دەبینن لە حەکاری دوای ئەو هەموو ساڵە ئەو هەموو مانگە ئەو هەموو قسانەی گوایە حکوومەتی ئەردۆغان سیاسەتێکی نەرمتر لە جاران بەڕێوە دەبا، ئەمانەشی هەمویان خستۆتە ژێر پرسیارەوە. بابینە سەر هەڵبژاردنەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا. هەروەکو گوتمان لە 11 ئەو مانگەدا دەبوایە سازکرابایە، بەڵام کۆمەڵێک نیگەرانی لێکەوتنەوە لەلایەن دەوڵەتی تورکیا. نیگەرانەکانی دەوڵەتی تورکیا ڕەنگ بێ زۆر بە بنەما وەرنەگیرێت، چونکە دەوڵەتی تورکیا هەڵبژاردن هەبێ و نەبێ هەتاوەکو ئێستا ئەوەی لە دەستی هاتووە کردوویەتی، ئەوەی لە دەستی شینە هاتووە بە تەنیا پەیوەندی بە هەڵومەرجی سیاسی و کۆنژێکتوری سیاست لە ناوچەکەدا هەیە کە دوو دەوڵەتی گەورە وەکو ئەمریکا وەکو رووسیا لە ناوچەکەنا جگە لە تورکیا هێزێکی هەرێمی گەورەی وەک ئێرانیش لە ناوچەکەدا وجودی هەیە. ئیتر ئەمانە ڕنگ بێ بەرژەوەندی هەموو ئەوانە لەگەڵ بەرژەوەندی دەوڵەتی تورکیا لە هەموو لایەکەوە یەک نەگرێتەوە. ئیتر ئەوە بوو کە دەوڵەتی تورکیا نەیتوانیوە ئەوەی لە دەستی بێ ئەنجامی بدە. ئەو هەڵبژاردنە دوای ئەوەی کە گفتوگویەکی زۆری لەگەڵ خۆدا هێنا، ئەوەی جێگای نیگەرانی بوو، وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لێدوانیدا وتی ئێمە لەگەڵ ئەو هەڵبژاردنە دانین هەڵومەرجەکە لەبار نییە و نیگەرانیمان هەیە ئایا ئەو هەڵبژاردنە بە شێوەیەکی دیموکراسیانە ئەنجام دەدرێ یان نا. ئەمەیان چەند شتێکمان نیشان ئەدایی، بەڵام گرنگترین شتیان لە بۆ ئێمە ئەوەیە
کە پێش هەڵبژاردن وا پێدەچێ ئالوگۆڕیەک ویانیش لۆبی ویانیش دیپلۆماسیەکی ڕێکوپێک لەلایەن خۆسەری دیموکراسی ویانیش لەلایەن کاربەدەستانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بەڕێوە نەچووە. پرسیارەکە ئەمەیە ئایا ئەمانە هیچ پەیوەندیەکیان لەو بارەیەوە لەگەڵ وەزارەتی دەرەوەی ئەمریکا بەستووە یان نا کە هەڵبژاردن دەکرێت ئایا ئەوان بۆچوونیان چییە هیچ بۆچوونێکی تایبەت بە خۆیان هەیە یان نا هەتاوەکو ئێستا شتێکی وا دیارە نەکراوە چونکە ئەوانیش باس ناکەن کە گوایە پێشتر لەگەڵ وەزارەتی دەرەوە دانیشتیان ئەنجامدا بێ ڕێی ئەوانیان وەرگرتبێ یان نا چونکە ئەمریکا هێزێکی گرنگە لەو ناوچێدا. ئەمەیان یەک دووەمینیان مەسلەی دیموکراسی. بێگومان مەسلەی دیموکراسی مەسلەیەکی زۆر زۆر گرنگە. من لە بەرنامەکانی پێشوو دەباسم لەوە کردووە کە یەکێتی لە نێوان هێزە کوردیەکاندا بەشی یعنی بنەمایەکی زانستی و سۆسیۆلۆژی نییە، بەڵام هەندێک جار بنەمایەکی سیاسی ڕنگ بێ هەبێ. بنەمایە سیاسیەکەی ئەوەیە کاتێک هێزەکانی دەرەوە لە بەرژەوەندیاندا بێ بیان هەوێ لە وڵاتێکدا گۆڕانکاری بکەن، کاتی خۆی لە عراقیشدا ئەویان کرد بۆ نمونە بەر لەوەی دەستوەردان لە حکوومەتی عراقدا بکەن لە کۆتایی نەوەدەکاندا ئیتیفاقی واشنگتۆنیان ساز کرد لە نێوان یەکێتی و پارتی بە زۆر ناچاریان کردن بێنە ئەمریکاوە بە زۆر جەلال تاڵەبانی و مەسعود بارزانیان ناچار کرد حتا وەکو تۆقە لەگەڵ یەکتری بکەن لە بەرچاوی کامێراکاندا. ئیتر ئەمەیان سازدا لە سووریاشدا لە ڕۆژ ئاواشدا هێزەکانی ئەمریکا لە ساڵانی 2012 و 2013دا بەردەوام هەولیاندا هەتاوەکو ئێستاش هەولیاندا کە هێزە کوردیەکان یەک هەڵوێستیان هەبێ، بەڵام ئەمە سەری نەگرت. هۆکاری ئەمەی کە ئەمە سەری نەگرت کۆمەڵێک بابەتن، بەڵام هەرچێک بێ و کامەلایەن حەقە کامەلایەن ناحەقە ئەمەیان گرنگ نییە. ئەمەی گرنگە کە لە ڕووی سیاسیەوە کە تۆ نەتوانی لەگەڵ هەموو هێزەکاندا ئیتیفاقێک ساز بکەی و هەموو هێزەکان ڕابکێشەیە ناو پرۆسەی حکومداری و دیموکراسی، ئەوە بتەوێ و نەتەوێ دەستی ئەمریکا کورد دەبێ لە ناوچەکەدا. بۆ نمونە بەردەوام تورکیا بە ئەمریکاڵێ بە فەڕەنساڵێ بە ئەوروپاڵێ ئێوە باس لە مەسلەی کوردەکەن، بەڵام تەماشاکەن لە سووریا هەموو کوردەکان یەک هەڵوێست نین. نیوەی کوردەکان لە دژی حکوومەتی ئێستای خۆسەری دیموکراتین و حکوومەتی خۆسەری دیموکراتیکیش قەندیلی ڕاستەوخۆ لە پشتەوەیە، شتێک نییە بە ناوی کوردی سووریا، بەڵکو ئەمە قەندی لەوە هەموو شتەکان ئاراستە دەکەن. ئەوە بیانوەکێتی ئەمریکا بەوەی ئەو بیانوە ببڕێ چەندین جار هەوڵیدا لە نێوان ئەنەکەسە و پێدەدا ئیتر دیالۆگ ساز بکە، دیالۆگەکان سازکران مەسعود بارزانی شیان خستە دەورە، بەڵام ئەمە وەکو پێویست ئەنجامی وەرنەگرت. بێگومان وەکووتم ئەمە باس لەوە ناکەین کە کامیان حەقە کامیان ناحەقە. بێگومان ئەنە کەسە لە ژێر کاریگەری دەوڵەتی تورکیادایە، لە ژێر کاریگەری پارتی دموکراتی کوردستاندایە، بێگومان ئەو سوپای ڕۆژە کە سازکراوە مەبەست لێی ڕنگ بێت تێکدانی ئەو بارودۆخە بێ و هەموو شتەکانیش بەتەنیا یەک لایەنیان نییە، لایەنی پۆزیتیف و لایەنی نێگەتیفیان هەیە. ئەگەر بێت ئەو ئیتیفاقا ئەو کاتە سازکراوە ئەوان دەیانویست ئەوەی لە ڕۆژئاوای کوردستان هەیە بیکەن بە 50-50 واتە دوو هێز دوو جۆرە ملیشیاوەیانیش سەرباز دوو ئیدارەیی و ئەمەشیان هەتاوەکو ئێستا تەماشا دەکەین لە کوردستانی عراقدا بۆتە گرێکوێرەیەک بۆتە کێشەیەکی زۆر زۆر گەورە و هیچ کەس ناتوانانی وەکو پێویست ئەوانەی بەرژەوەندیشان لە هەبوونی کوردستانی عراقدا هەیە وەکو پێویست ناتوان بەرگری لێ بکەن لە سەروی هەمووشیانەوە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا. لە سووریاشدا ئەمە هەیە، بەڵام کاتێک ئەمە نەبوو بێگومان کێشە دروست دەبێ. باشترین شێواز ئێستا کەش ئەمەیە کە هەتاوەکو هەڵبژاردن دەکرێت و هەتاوەکو ستاتیۆی یاسایی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا
دەکرێتە ئەمری واقع لە ڕووی سیاسیەوە دەکرێتە ئەمری واقع چونکە ئێستا لە ڕووی عسکریەوە ئەمری واقع بەڵام هیچ نرخێکی سیاسی ئەو توی نییە نە سووریا دانی پێدادنێ نە ئێران دانی پێدادنێ نە رووسیا دانی پێدانێ هیچ کەسێک دانی پێدانانێ و هێزە کوردیەکانیش دانی پێدانانێن بۆیە ئەو ئەمری واقع بە تەنیا ئەمری واقعی عسکریە بەڵام ئەمری واقعی سیاسی لە ڕێگای هەڵبژاردنەوە ساز دەبێت کاتێک هەموو هێزەکان بەشداری تێدا بکەن بەڵام ئەمە نەکرا لە بۆ هەندێک ئیتر ئەو هەڵبژاردنە ئەگەر ئێستاکە بکرێ بێگومان زیانی دەبن بازی دەبن یعنی ڕەنگ بێ زیانەکانی ئەو زیانە نەبن کە دوای ڕیفراندۆم بەسەر کوردستانی عراقەوە هات بەڵام لە ڕووی سیاسیەوە لە ڕووی دیپلۆماسیەوە لە ڕووی مەشروعیەتەوە هەڵبژاردنێک کە مەشروعیەتی پێی نەدرا ئەڵێن پێی نەدرا ئەگەر مەشروعیەتیشی هەبێ ئەگەر پێی نەدرا ئەما کێشەی بۆ ساز دەبێت بەڵام ئەگەر هەڵبژاردن نەکرێتی دەبێ هەڵبژاردن لە هەر شوێنێکدا نەکرێ بێگومان لەوێشدا ئەو هێزانەی کە لەوێ هەن ناتوانن مەشروعیەتی یاسایی خۆیان وەربگرن لە بۆ هەندێک ئەو هەڵبژاردنە وا پێدەسێ بەو بیانوە ئیتر دوا خراپێ بۆ مانگی هەشت هیوادارم لە مانگی هەشتدا ئەنجام بدرێەوە هیوادارم هەتاوەکو مانگی هەشت جموجۆڵێکی بەهێزی لۆبی لە وڵاتانی ئەوروپا لە وڵاتانی ئەمریکا لە کەنەدا دەست پێ بکە و لە هەمان کات جموجۆڵێکی دیپلۆماسی دەست پێ بکە بۆ ئەوەی هەر هیچ نەبێ بەشێک لەو هێزانەی لەناو ئەنەکە سەدان داخلی هەڵبژاردن بکرێن ئیتر ئەمە واتای ئەوە نییە کە ئەتۆ سیستەمی 50/50 قبول بکەی بەڵام وەکوتم لە ڕووی سیاسیەوە ئەمە ئەوەی زیاترە و لە هەمان کاتدا ئەو نیگەرانیانەی دەربارەی دیموکراسی هەنا من پێشتر بەخۆشم باسم کردووە بەڵێ هەندێک نیگەرانی هەنا بەڵێ هەندێک ڕاستی هەنا بەڵێ لە پشت هەموودام و دەستگاکاندا کەسانێک کە هەن کە هەڵنەبژێردراون بەڵام لە پشت پەردا ئەو کۆمیسیۆن و ئەو کەسە هەڵبژێردراوانە ئاراستە دەکەن بڕیارەکان ئاراستە دەکەن ئەمە هەیە ناتوانین بڵین نییە و ئەمە دەبێت کۆتایی پێ بهێندرێ و دەبێ دام و دەستگان نێو دەوڵەتیەکان بەڕاستی زیاتر بانکهێش بکرێن بۆ ناوچەکە بە چاوی خۆیان ئەو واقعیەتە ببینن ینی نابێ ئەتۆ بەتەنیا وەکو ئەوەی کە لە هەولێر دەکرێوە نیشە سلێمانی دەکرێت چەند میوانێک بانکەی و ئەو شوێنەی ئەتۆ دەتەوێت بیان بێ ئەوێ بەڵکو ئەو شوێنێک کە ئەتۆ ناتهەوێ ڕێگەیان پێ بدەی بستنە ئەوێ ئاسانکاریان بۆ بکەی بستناوێ گوێ لە گلەیی و گازەندەکانی خەڵک ڕابگرن و بەو شێوەیە لێرەدا پرسیارێکی دیکە ئەوەیە وڵاتی گرتوەکانی ئەمریکا بۆ ئەمانە نازی ئەردۆغان دەکێشن یعنی ئەمە هەموو جێگای سەرنجیانی ئەردۆغان ئێمە دەزانین لە بۆ مەسەلەی بە ئەندامبوونی سوێد و فیلەندا لە ناتۆدا کۆمەڵی کێشەی ساز کرد مەسەلەکەی زۆر دواخست ئێستاکە دوای ئەوەی هاکان فیدان وەزیری دەرەوە و مستەشاری پێشووی میت سەردانی چاینای کرد داوای کرد کە لە بریکسدا جێ بگرێ بریکست ڕێکخراوێکی ئابووریە ئیتر بە ڕێکخراوێکی ئابووری دژە ناتۆ و یانیش دژە خۆر ئاوایی دەناسرێ بەڵام بە تەنیا لایەنە ئابووریەکەی هەیە تاوەکو ئێستا لایەنێکی سەربازی نییە وەکو ناتۆ هاوکاریەکی سەربازینە بەڵکو ڕێکخراوێکی هاوکاری ئابووریە بۆ ئەوەی ئابووری هەموو ئابووری پابەند نەبێ بە وڵاتانی خۆر ئاوا بە ناتۆوە بە سندوقی دراوی نێودەوڵەتی لە هەمان کاتدا ئاسانکاری بکرێ بۆ ئەوەی بە پارەی وڵاتەکان بازرگانی بکرێ و یەک لەوانەش ئامانجی چینە یعنی بۆ ئەوەی هەموو شتێک لە هەموو بوارێکدا پابەند نەبن بە دۆلار لە ڕووی بازرگانیدا و دەوڵەتی تورکیا دەیەوێت لە مەشدا بەشداری پێ بکە دەوڵەتی تورکیا لە هەندێک شوێندا تەماشا دەکەین وەکو سووریا وەکو عراق کێشە لە بۆ ئەمریکا ساز دەکە بەڵام لە هەمان کاتدا وەکو باسم کرد ئەمریکا و وڵاتانی ئەنگلۆ ساکسۆن مەبەستمان لە ئەنگلۆ ساکسۆن وڵاتانی ئینگلیزی زمانە کەنەدا ئوسترالیا ئەمریکا بەریتانیا ئەمانە بەردەوام نازی ئەردۆغان
دەکێشن و یارمەتی ئەدەن، هەم یارمەتی ئەدەن لە مانەوەی، هەم ئەگەر پارەیەکی زۆریشی پێنەدەن بەڵام یارمەتی ئەدەن بۆ ئەوەی ئەو ئابلۆقانەی لەسەر تورکیا هەن بە شێوەیەک لە شێوەکان ڕێگانەدا کە ڕژێمی ئەردۆغان بڕوخێ و لاواز ببێ. ئەمەیان زۆر زۆر گرنگە وەکەوە کەم کەس باز دەکرێت بە تەنیا بە ڕەش و سپی تەماشای بابەتەکە دەکەن نەخێوان نییە. دەوڵەتی تورکیا ویانیش دەوڵەتی تورکیا لە سەردەمی ئەردۆغاندا کۆمەڵێک ئاسانکاری لە بە وڵاتانی ئەنگلۆ ساکسۆن دەکا. دەبێ ئێمە ئەوە ببینین لە قەفقاسیادات کۆمەڵێک کار دەکا کە کێشە لە بۆ رووسیا ساز دەکا سەرباریەوەی پەیوەندێکی زۆر باشی لەگەڵ رووسیادا هەیە، بەڵام لە هەمان کاتدا بۆ نمونە تەماشا دەکەین لە ئەرمەنستان یارمەتی ئەزەربایجانیدا و کێشەی خستە نێوان رووسیا و ئەرمێنیا، ئەرمێنیای بە تەواوەتی لە رووسیا دوور خستەوە لە ڕێکخراوی کۆڵەکتیڤی سەربازی ئاسیادا ئەرمەنستان بە تەواوەتی هاتە دەرەوە و ئەرمەنستان بە ئاشکرا ئێستا هەوڵەدا وڵاتانی خۆر ئاوا بە تایبەتیش فەڕەنسا حتا ئەگەر لە دەستی بێ ناتۆش بێنێتە ناوخاچی ئەرمەنستان لە دژی رووسیا. لە هەمان کاتدا تەماشا دەکەین لە یۆنان دەوڵەتی تورکیا بەردەوام یۆنان تهدید دەکا هەڕەشەی لەیەکە ئەمڕۆ ناسبەی پەلامارتان ئەدەین فلان و بێوان ئێستاکە وڵاتی یۆنان بۆتە گەورەترین قەڕەقۆلی ئەمریکا کە لە ڕاستیدا پێشتر لە ڕووی سەربازیەوە یۆنان زیاتر نزیکی رووسیا بوو. چەکە پێشکەوتوەکانی پێشووی یۆنان وەکو بۆ نمونە موشکی بەرگری ئاسمانی S-300 رووسی بوو هەتاوەکو ئێستاش ئەمەی هەیە، بەڵام لەو ساڵانەی دواییدا تەماشا دەکەین ئەمریکا گەورەترین بارەگای سەربازی لە یۆنان کردوتەوە و ئەمە کارێکی زۆر زۆر باشە لە بۆ ئەمریکا. لە لیبیا هێزەکانی حەفتار کە زۆر نزیکی رووسیا بوون ئیتر ئەوەی هێزەکانی حەفتاری ڕاگرت بۆ ئەوەی نەتوانن پەلاماری پایتەختی لیبیا جەرابلوس بدەن هەر دیسان دەوڵەتی تورکیا بوو و لەوێ ئیتر تەماشا دەکەین هەڵمەتی رووسیای لەوێشەوە تا ڕادەیەک دواخست. لە سووریا بە هەمان شێوە لە سووریا دەوڵەتی تورکیا لە ناو جەرگەی سووریادا دەوڵەتێکی جیهادی لە ئیدلیب ساز کردووە و ئەمە خەنجەرێکە لەسەر دڵی سووریادا هەر کاتێک بیان هەوێ ئەتوانن لە ڕێگای ئەو ڕێکخراوانەدا دەوڵەتی سووریا تەنانەت رووسیاش سەر ئێشەی بۆ ساز بکەن و ئەمە هەموو دەوڵەتی تورکیا دەکەوە ئەمە لە بەرژەوەندی وڵاتی بریتانیا و وڵاتی ئەمریکادایە و لە هەمان کاتدا ئەو هەڕەشە و ئەو هێڕەشانەی دەیکاتە سەر کوردەکان زیاتر وا دەکا کوردەکان خۆیان نزیکی ئەمریکا بکەنەوە. لە عێراقیش بە هەمان شێوەیەتر لە بۆ هەندێ ئەتو ناتوانی بڵێ ڕژێمی ئەردۆغان هیچ کارێکی باش لە بۆ وڵاتانی ئەنگلۆ ساکسۆن ناکە. بێگومان لێرەدا ببورن لێرەدا سیاسەتەکان جیاوازن، یعنی ئەوەی کە ئەردۆغان دەیکا تەنانەت لە دژی ئەوروپاش لە بەرژەوەندی بەریتانیادای دوای ئەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا هاتە دەرەوە دەوڵەتی تورکیا و ئیخوان المسلمین من چەندین جاری دیکە باسم کردووە لە ڕێگای هێرشەکانیان بۆ سەر پاریس و بۆ سەر وڵاتانی دیکەی ئەوروپا و لە ڕێگای تورکیا لە ڕێگای پەنابەرەکان بەردەوام کێشە لە بۆ ئەوروپا ساز دەکەوە ئەمەش لە بەرژەوەندی ئەمریکادایەکە ئەوروپا نەتوانێت زۆر سربەخۆ بێ و بگاتە ئەو ئاستەی کە هێزێکی سەربازی ئەوروپی ویانی سیاسەتێکی دەرەوەی ئەوروپی ویانیش ئابوووریەکی ئەوروپی ساز بکە. ئەمانە هەمویان لە بەرژەوەندی ئەمریکا و لە بەرژەوەندی بەریتانیادانە هەر لە بۆ هەندێک دەبێ حیسابی ئەوە بکرێت کە ئەردۆغان سیاسیەکی ئەمانە قوڕنازە ئەمانە مێکافیلیە کە دەتوانێت بە دەستێک چەندین چەپڵە لێ بدا چەندین یاری بکە.
لە بۆ هەندێ ئیتر تەماشا دەکەین ئەردۆغان بەردەوام لەسەر دەسەڵات دەمێنێتەوە، بەردەوام قەیرانێکی ئابووری زۆر زۆر گەورە هەیە، بەڵام ئەو قەیرانە ئابووریە هیچ کات ناگاتەوە ئاستەی کە ئیتر ڕژێمی ئەردۆغان بڕوخێندرێ ویانش بڕوخێ. ئیتر ئەمانە ئینسان دەبێ هەمووی ڕەچاو بکاتەوە. خاڵێکی زۆر زۆر گرنگە کە زۆر جار لە شڕۆڤە سیاسیەکاندا وەکو پێویست باسی لێوە ناکرێت. ئەگەر بگەڕێینەوە سەر باکوور و ڕۆژهەڵاتی سووریا، هەروەکو وتم لەوێدا کێشەیەکی دیکەمان هەیە، ئەویش کێشەی ئەو عەرەبانەیە، بە تایبەتیش عەرەبەکانی دێرە زوور کە پاشخانێکی بەعسی عراقیان هەیە لە سەردەمی سووریادا پێش بەهاری عەرەبیش لە زۆربەی ماڵەکانیاندا لە جیاتی ڕسمێکی حافز ئەسەد وانیش بەشار ئەسەد ڕسمێکی سەدام هەڵدەواسرا و ئەمانە کێشەیەکی زۆر زۆر گەوریان لەگەڵ کوردەکان هەیە. لە بەرنامەکانی پێشوشدا باسم کرد مەسەرەن زۆر جار من عەرەبەکانی دێرە زورم بینیۆن باشە کێشتان لەگەڵ کورتیا. ئەوان یەک لە ئارگومنتەکانیان ئەوەی ئەڵێن کوردەکان لە سەردەمی شەڕی عراق و ئێراندا یارمەتی ئێرانیان دەدا دژ بە سەدام، بۆ یارمەتی سەدامیان نەئەدا. یعنی باسی سووریا ناکەن، باسی سەدام دەکەن. لە هەمان کاتدا ئیتر تەماشا دەکەین بە حکمی سیاسەتی سعودیا و سیاسەتی ئیمارات ئەو عەرەبانە بە پارە دەبێ ویانیش لە ناچاری دەبێ ویانیش وەکو ئەمری واقع دەبێ و بە گوشاری ئەمریکا ئەمانە ئێستاکە لەناو هێزەکانی سووریای دیموکراتیکدا جێگا دەگرن، لەو ناوچەیەدا جێگا دەگرن کە پێی دەگوترێت ئیدارەی خۆسەری. لە کۆمیسیۆنەکاندا بەشدارن، سیاسەتێکی چۆن لەگەڵ ئەمانە بەڕێوە دەچێت ئەمە زۆر زۆر گرنگە. ینی ئەمە دەبێ بەڕاستی سیاسەتێکی لۆکاڵی خۆجێیت هەبێ. وەکو وتم مەسەلەی دیموکراسی کە وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا باسی لێوە دەکە، ئەمە شتێک نییە بە هەند وەرنەگیرێ. دیموکراسی بەوە تێمەگەن کە وەکو ئەوەی ئێمە لێ تێگەیشتون مافی مرۆڤ، دیموکراسی، هەڵبژاردن، یاسا، ئەمانە شتگەلێکن کە لە بۆ سەرمایە پێویستن و لە ژێر کۆدی دیموکراسی خۆر ئاوادا مەسلەی سەرمایە هەیە. ئەوان بۆ دەڵێن دیموکراسی، ئەوان بۆ دەڵێن هەڵبژاردن، ئەوان بۆ دەڵێن یاسا. مەبەست لێرەدا ئەوێ لە شوێنێکدا یاسا نەبێ، لە شوێنێکدا بڕیارەکان لە دەستی کۆمەڵێک کەس دابن، کۆمەڵێک کەسی شاراوە و لە شوێنێکدا یاسا بە شێوەیەکی جێگیر یاسا نەبێ و یاساکان بەڕێوە نەچن، لەوێدا سەرمایەداران ناتوانن هاوردەیی بکەن، ناتوان سەرمایە گوزاری بکەن. چونکە تەماشاکە لە کوردستانی عراقدا تەماشا دەکەیت. من لەو سەردانەی دواییدا تەماشام کرد کۆمەڵێک پرۆژە هەبوونە، مەسەلەن یەک لەوانە پرۆژەی بەنداوەکان، کۆمەڵێک بەنداو سازکراون، ئەو بەنداوانە بە نیوەچڵی بەجێهێشتراون. پرسیارم کردووە بۆ بەجێهێشتراون، ئەڵێن کاتێک سەرمایەدارەکە بازرگانەکە پرۆژەکەی ئەنجامدا گەیاندیە نیوەی پرۆژەکە تەواو بوو، ئیتر لیستێکیان بۆ هێنا گوتیان لەو لیستێدا بۆ نمونە ئەگەر 20 ناوێک هەیە، لەو 20 ناوانە یەکێکیان هەڵبژێرە و یانیش دوانیان هەڵبژێرە، دەبێ ئەو دوانە بکەیە شریکی خۆت. ئەگەر ناڕێگەت پێ نادەین کارەکان بەردەوام بکەیت، دەست بەسەر پارەکەت دادەگرین، ئیتر ئەو سەرمایەدارە ئەڕوایتر ئەڕوا ئەگەڕێتەوە ئیمارات و یانیش ئەگەڕێتەوە ئەمریکا و ئەوروپا و سەرمایە گوزاری ناکە لێرەدا. ئەمە زۆر زۆر گرنگە. لە بۆ هەندێ ئەمەیان خاڵێک لە خاڵێکی لە لایەنێکی دیکەشدا ئەمریکا بەردەوام دەیەوێ
ئەو عەرەبانەی کە لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا دان ئەمە کارتێکی زۆر گەورەیە لە دەست ئەمریکادا بۆ ئەوەی پێی نەڵێن ئەتۆ بە کارتی ئەتنیکی و نەتەوەی کوردەکان یاری دەکەی ئەو دەتوانێت بڵێ نەخێر لەوێ بە تەنیا کوردەکان نین عەرەبەکان هەن سوریانیەکان هەن ئەرمەنیەکان هەن فلان و بێوان ئەمانە هەمویان هەنوە ئەمانە هەمویان لەو سیستەمەدا جێگا دەگرن هەتا وەکو ئێستا وەکوتم ئەمە جێگای گرتووە بەڵام ئەمە زیاتر بە زەبری سەرۆک عەشیرەتەکانە شێخەکانە کە لە سعودیا و لە ئەمریکا ئیمتیازاتێکی باش وەردەگرن باشە ئەگەر ئەو ئیمتیازاتە نەما مەترسی تێکچوونی ئەو هاوپەیمانیە نێوان کورد و عەرەبەکان هەیە بەڵێ هەیە و ئەگەر هەبوو تەماشا دەکەین هیچ شارێکی کوردیش لە سووریا نابینینەوە کە عەرەبیتیانە بێ لە هەموو شوێنەکاندا عەرەب هەیە ینی جوگرافیای ڕۆژئاوا بەو شێوەیە جگە لە عافرین کە ڕێژەیەکی زۆری کوردن لە وڵاتانی لە ناوچەکانی دیکە تەنانەت دێرێکیش کە لەسەر سنووری عێراقا لەوێژدا تەماشا دەکەن ژمارەیەکی عەرەب هەنە قامیشلی هەر لێی گەڕێ حەسەکە هەر لێی گەڕێیتر لە دێرە زور و ڕق و من بجوو ئەوانش تەماشا دەکەین ئەوە بەرچاوە کە زۆرینە عەرەبە لە بۆ هەندێ بەڕاستی لە مەسلەی دیموکراسیدا لە مەسلەی شەفافیەتدا لە مەسلەی ئیتر دیپلۆماسی و سیاسەتدا دەبێت سیاسەتێکی کە بەڕێوە بچێت کە هەتاوەکو ئێستا بەڕێوە نەچووە دەبێ ئەنجامگیر بێ ئەو سیاسەتە زۆر جار لە ناو دام و دەستگاکاندا وەکووتم لە هەڵبژاردنەکاندا کەسانی عەرەب هەن بەڵام ئەوانە پێیان وایە ئەوان خاوەن بڕیار نین ئەوان ناتوانن بڕیار بدەن لە هەمان کاتدا لە بۆ هێزەکانی دیکەش ینی دەبێ ئەو عەقلیەتە سەربازیە حیزبیە ستالینیە کۆتایی پێبێ کە لە هەندێک شوێندا دەبیندرێ ئەتۆ ناچاری هێزەکانی سەر بە ئەنە کەسش سیاسەتێک بکەی ڕایەن کێشیە ناوخۆت هەتاوەکو ئەتۆ ڕایەن کێشە ناوخۆت نزیکی خۆیانی بکەی و ئەوان بەشداری پێ بکەی لە پرۆسی بڕیاردان و سیاسەتدا ئەوان ئەوەندە لە تورکیا دوور دەکەون مەترسیەکی ئەوتۆ لە دەستدانیە مەرج نییە لە هیچ دیموکراسیەتێکدا نابێ کە لایەنێک لە سەتا نۆتی کورسیەکان بێنێ و دە کورسیە بداتە لایەنەکانی دیکە ئەمە لە هیچ شوێنێکدا نابێ و ئەگەر ئەمە کرا بێگومان ئەکرێ لە هەڵبژاردن لە مانگی هەشتدا بە سەرکەوتووی ئەنجام بدرێەوە ئەمە بەڕاستی هەوڵێکە بۆ مەشروعکردنی ئەو ئیدارەیە ئەو ئیدارێش کە مەشروع بوو ئەمە خۆی لە خۆیدا لە ئایندەدا ستاتوتی یاسایی ئەو ناوچەیە دیاری دەکا ئەسەدیش ناتوانێت ڕەدی بکاتەوە ئەم شتانە هەموو دەبێت لە بەرچاو بگیرێن و لە هەمانکاتدا بڕیارەکان لەکوێ ئەدرێن بڕیارەکان لەکوێ دێن ئەمە زۆر گرنگە تەماشاکە من زۆر جار باسم کردووە ینی سیاسەتی کوردی لە کوردستانی تورکیادا فیداکاریەکی زۆر هیچ سیاسیەک نییە ئێستا کە چەندین بڕیار و چەندین محکەمەی چەندین دۆزی لەسەر نەکرابنەوە زۆربەی زۆری سیاسیەکان لە زینداندا خێوێنراون زۆربەی زۆری سیاسەکان لێیان درراوە زۆربەی زۆری سیاسەکان سوکایەتیان پێکراوە بەشێکی زۆریان لە ناچارکراون بێنە دەرەوە بەڵام سەرباری ئەوە تەماشا دەکەین فیداکاریەکی تا ڕادە بە دەرهەیە یعنی سیاسەتی ئۆپۆزیسیۆن بوونی خۆیان نمونەیەکە لە بۆ هەموو تورکەکانیش تورکەکان لەوان فێر دەبن تورکەکانی ئۆپۆزیسیۆن تورکە دیموکراتەکان بڵێن لەوان فێر دەبن ئەمە دەستکەوتێکی زۆر گرنگە بەڵام خاڵێکی لاواز لەوێشدا ئەمەیە بڕیارەکان لەکوێ دێن بڕیارەکان لەکوێ نایەن یعنی تەماشا دەکەین هەتاوەکو ئێستاش ئەو ناکۆچیانەی لە نێوان ئەکی بەکەی 2013 کە هاتە کە سەرۆکایەتی هەدەپەی دەکرد سلاحەدین دەمیرتاشی لە ناویدا لە نێوان ئەمان و گروپەکانی گوتاری شاخدا بەردەوام ململانێ هەیە ئەو ململانەیە بەڕاستی ڕێگانادا کە لە هەندێک کات و ساتدا بڕیاری چارەنووس ساز بدەن کە وەکو شمشێری مسری ملی ئەردۆغان پەل دەدا یەک لەوانە مەسەرەن ئێستا کە تەماشا دەکەین دوای ئەوەی ئەو هەموو قسە و قسەڵۆکانە بە ناوی کرانەوەیەکی دیکەی دیموکراسی تەماشا دەکەین ئێستاکە دیسان لە حەکاری
سەرۆک شارەوانی هەڵبژێردرا و دۆزی لە بەرامبەر کرایەوە و بە 19 ساڵ حکمدرا. لەو کاتەدا ئەتۆ دەبینی کە ئەوە تاقیید دەکاتەوە دەیەوێ ئێستاکە پێت بڵێ ئەگەر ئەتو سیاسەتی کوردی بکەی سیاسەتێکی باش بکەی سیاسەتێکی سەرکەوتوانە بکەی وە سیاسەتەکە دژی من بێ ئەوە من جارێکی تر سیاسەتی قەیوم بەڕێوە دەبە. لەو حاڵەتە دەبێت و کۆتایی پێبینی. ئەنیشتین قسەیەکی هەیە ئەڵێ ئەگەر ئەتۆ بەردەوام لە ڕێگایەک لە دەرگایەک هاتیە ژوورەوە لەو بڕوایەدا مەبە کە ئەتۆ بەردەوام ئەنجامی استراتیژی و وەربگری. ئەمە زۆر زۆر گرنگە. هەمان ئەنجام وەرناگری. جار یەکەم ئەنجامێکی باش وەردەگری بەڵام جاری دووەم ئەوەی بەرامبەر دەزانێت کە ئەتۆ لە دەرگایەک دێژوورەوە ڕێگات لێ دەگری کۆسپت لە بەردا دائنێ ئیتر دەبێت ڕێگاکان بگۆڕی. بەڵام تەماشا دەکەی ئەو ملانەیە هەیە لە ناو سیاسەتی کوردیدا و ئەوانەی کە بڕیارەکان ئاراستە دەکەن تەماشا دەکەی وا دەکەن کە ئەو ڕێکخراوە نەتوانێت بڕیارێک بدا کە وەکوتم وەکو شمشێرەکەی مصری سەری ئەردۆغان پەل بدا. مەبەستم لە سەری ئەردۆغان پەل بدا چییە؟ یعنی ئێستاکە ئەتۆ کە لە سەدا 12 دەنگەکانت هەیە لە سەدا 11 دەنگەکانت هێرە ڕێژەی دەنگکانت هەیە 60 قسوور پەرلەمانتارت هەیە ئەگەر بەجارێک دوای هەڵبژاردن بایکۆتی پەرلەمان بکەی بچێ ماڵەوە دابنیشی بڵێ ئەمە نیکە ئایا ئەمە بەڕاستی ئەنجامی دەبێ یان نابێ؟ بەڕای من ئەنجامی دەبێ. ینی ئەوە ئەنجامی دەبێت تۆ بۆشاییەکی یاسایی زۆر زۆر گەورە دەخەیە ناو دەوڵەتی تورکیای ئەردۆغانیدا و ئەمە وای لێ دەکەی کە لە ئەنجامدا جەهەپەش ئیتر داوای هەڵبژاردننی پێشوەخت بکە کە هەڵبژاردننی پێشوەخت کرا ئەو کاتە ڕژێمەکە دەڕوخی کۆتایی پێدێ. بەڵام ئەمە ناکرێت وەکو لە بۆچ ناکرێت لەبەرەوەی ملانەیە هەیە لەبەر ئەوەی هەندێک لایەن ڕێگانادا هەندێک لایەن دەست بەکار بن. ئیتر ئەمانە کێشەی زۆر زۆر گەورەنە پێم وایە لە سووریاشدا ئەم جۆرەشتانە دەبێت ئەم ڕەخنانە لە بەرچاو بگیرێن ئەم ڕەخنانە بایەخیان پێ بدرێ و ئەگەر ئەمە کرا پێم وابێ لە کوردستانی سووریادا لە باکوور و ڕۆژ ئاوای سووریادا بەڕاستی کۆنژۆکتۆر یارمەتی ئەدا لە ئایندەدا کێشەکان لەگەڵ سووریا چارەسەر بکرێن چونکە لە بەرنامەی پێشودا زۆر بە دوور و درێژی باسم کردووە. ئێستا کە مەسەلەی فەڵەستین و غەزە هەیە مەسەلەی ئاسایشی ئیسرائیل هەیە و مەسەلەی کرانەوەی دەرگای عەرەب بۆ سووریا هەیە عەرەب بۆ ئەوەی ئێران قورسایی ئێران لە سووریا کەم بکاتەوە پێویستی بە هێزەکانی سووریای دیموکراتی و حکوومەتی خۆسەری دەبێ و لە بۆ ئەوەی ئەمانە هەمویان بکەن پێویستیان بەڕێکەوتنێکی ئەوان دەبێت لەگەڵ دەوڵەتی سووریادا. ئەمانە هەمویان شتی زۆر زۆر گرنگن و ئەمریکاش لە ناوچەکەدا پێویستی بەمەیە. بەڵام وەکو وتم دەبێ ئەو سیاسەتە تەسکە حیزبیە کۆتایی پێ بهێنرێ با هەندێک لایەنی ئەنەکەسە بێنە ژوورەوە پێویست ناکاتۆ لە هەموو شوێنێک بارەگاکانی ئەنەکەسە هەندێک بارەگای ئەنەکەسە ناڵێم ئەنەکەسە هیچ نییە ئەنەکەسە ئێستاکەش لە حەسەکە هەیە ئێستاکەش سەرۆکی ئەنەکەسە لە حەسەکەیە بەڵام هەندێک زار تەماشا دەکەی بارەگاکانیان دەسووتێنن هەندێک زار تەماشا دەکەی کەسێکی ئەنەکەسەیی ئەگەر بۆ تەحریککردنیش بی بۆ گێرە شێوێنیش بی ئاڵایەکی کوردستانی عراق بەرز دەکات و خۆ پیشاندان دەکات کۆمەڵێک گەنج دەنێرن بە چەق و پەلاماریان دەدەن یعنی ئەم شتە بۆ هەبێ ئەم بیانوانە بۆ ئەدەی یعنی کەسێکی ئەنەکەسەی ئەگەر ئاڵایەکی کوردستانی عراقی بەرز کردەوە یان بەرزی نەکردەوە خۆ پیشاندانی کردیان خۆ پیشاندانی نەکرد یان کارێکی گەرە شێوینی کردیان نەیکرد ئەوە چ لە بەرژەوەندی تۆ دەگۆڕێ هیچ شتێک ناگۆڕدرێت تۆ سیستەمەکە دروست کردووە تۆ هێزی ئاسایشی خۆتەیە هێزی پۆلیسی خۆتەیە بەڵام گرنگە ئەمانە حیزبی نەبن ئەمانە ئاسۆیەکی فراوانیان هەبێ و گرنگە ئەو دام و دەستگایانە کار بکەن من پێشتریش باسم کردووە مەزلوم عەبدی کەسایەتێکی گرنگە بەڵام پێویست ناکە مەزلوم عەبدی لەسەر کۆڕۆنا ڤیرۆسیش لێ دوان بدا لەسەر گەنم و جۆش لێ دوان بدا لەسەر پارەش لێ دوان بدا
ئەو کەسێکی عسکەریە پێویست ناکە لە بۆ مردنی ئیبراهیم ڕئیسی ئەو پرسە و سەرخۆشی بنێری با ئەنجومەنێک بنێری بە بەشی دیپلۆماسی بنێری بە خۆسەری دیموکراتیک بنێری بە وەزیرێک لێدوانێک بنووسی بۆ هەموو شتێک مەزلوم عەبدی بێ و هەرچەندە من پێم وانە مەزلوم عەبدی هەموو بریارەکان بدا من ئەزانم لە پشتەویش کەسێکی کەسانی دیکەی شاراوەهان یعنی ئەوەی پێش شانۆکەیە ئەوەی لەسەر شانۆکەی لە پشت پەردەی شانۆکە کەسانی دیکەشان ئەمەش ڕاست نییە لە بۆ هەندێک ئەگەر ئەم شتانە بەڕاستی وەکو پێویست بەڕێ نەکرێن ئەوەی لە کوردستانی عراقدا ڕوویدا لەوێش ڕوئەدا لە کوردستانی عراقدا هەڵومەرجێکی دیکە هەیە ئیتر لە ڕووی دەستوریدا هیچ کێشەیەکیان نییە لە ڕووی دەستوریدا حکوومەت یاریێمی کوردستان ستاتوی یاسایی دەستوری خۆی هەیە بەڵام لەوێدا ئەمەش نییە ئیتر ئەمانە هەموو دەبێت ڕەچاو بکرێنەوە بەو شێوەیە پێم وابێ ئەگەر بێت و ئەمانە ڕەچاو بکرێنەوە لە داهاتوودا ئەنجامێکی باشتر وەردەگیرێن ئیتر بەرنامەکەمان 35 دقەی تێپەڕاند و دیارە من شتێکم نییە ئەگەر ئێوەش پرسیارێکتان نەبێ ئەوە کۆتایی بە و بەشەی ئەو بەرنمەیەمان دێنین تاوەکو بەرنمەی ئایندا کاتێک خۆشتان بۆ دەخوازم کاتان لێکم وەکو هەموو جارێک لایک بکەن کۆمنت بنووسن ئەگەر بە 2.6 بێ و لە هەمووی گرنگتر بە دۆست و هاوڕێکانتان لە داوە لە دۆست و هاوڕێکانتان بکەن کە کەناڵی ئێمە کەناڵی یوتیوبی هیوا خۆشنەوە سوبسکرایب ئیشتراک ئابۆنە بکەن کە لە ڕێگای مۆبایلەکەتان ئەتوانن بیکەن کاتێک کە چرکەیەک لەسەر ئابۆنا ویانیش ئیشتراک ویانی سوبسکرایب پەیوەندی بەو زمانە هەیە کە لەسەر تەلەفۆنەکەت بەکارەدێنی زمانی ئینگلیزیە تورکیە عەرەبیە کوردیەی تر هەر شتێکە بەو شێوەیە کاری بەتەنیا 2 دقەیە 2 دقەش نییە ئیتر بەو شێوەیە هەم لە بۆ من سوودی هەیە بەرنامەکانی من دەگاتە لای ئەو کەسانەی کە ئەو کەناڵیان نەناسیوە و لە ئایندەدا بەردەوام لەسەر ئەو بابەتانە هەوڵەدەین قسەی زیاتر بکەین کۆمەڵێک هاوڕێ پێشتر هەندێک داواکاریان هەیە یەک لەوانش کە ڕۆژانە بەرنامە ساز بکەم و لەسەر سیاسەتی ڕۆژ قسە بکەم هاوڕێیان من لەسەر سیاسەتی ڕۆژ بەڵێنم داوا قسە نەکەم سیاسەتی ڕۆژ شتێکە گۆڕانکاری بەسەردادێ و سیاسەتی ڕۆژ لە سیاسەتی ڕۆژدا پۆپولیزم هەیە لە سیاسەتی ڕۆژدا گوتار هەیە بەڵام کردار نییە بەڵکو بەرنامەکانی من بەتەنیا من لایەنە جگە لە لایەنە فکریەکان جگە لە لایەنە ئەخلاقیەکان لە هەمان کاتدا باس لە کاریگەری استراتیژی بابەتەکان دەکەم یعنی باس لە ڕووداوێک دەکەم بەڵام لە ڕووی استراتیژیۆ ئەوە چواتایك دەگەینێ و دەگاتە کوێ و چ گۆڕانکارێک لەگەڵ خۆی دێدەنی من بەتەنیا لەو بارەیەوە بەرنامە ساز دەکەم بۆیە لەسەر هەموو شتێک قسە ناکەم موچە دێ موچە نایە لەسەر ئەمانە بەڕاستی قسە ناکەم لەسەر ئەمانە قسە دەکەم کە کاریگەری استراتیژیان هەیە ئیتر لە بۆ هەندێک لە سیاسەتی ڕۆژدا ناتوانین ئەوە بکەین من باسی ئەردۆغانم کرد ئایا ئەردۆغان گوێن بە ئیسرائیل نادا بەڵێ ئایا ئەردۆغان دوعا بۆ حەماس و بۆ فەڵستین ناکا بەڵێ ئایا ئەردۆغان گوێن بە ئەمریکا نادا بەڵێ گوێن بە بەریتانیا نادا بەڵێ بەڵام ئەوەی ئەردۆغان لە بۆ ئیسرائیل دەکا هیچ کەسێک نەیکردووە هیچ کەسێک نایکە یعنی ئەو بازرگانی کە ئەردۆغان لەگەڵ ئیسرائیل هەیەی بەڕاستی بێ ئەوەیە یعنی بێ نمونەیە ئیتر من چی لە قسە بکەم چ لە دوعاکانی ئەردۆغان بکەم دوعایەت چی لێ بکەم یعنی لە هەمان کادا ئەو گوێنانێک کە بە ئەمریکایەدا من چی لێ بکەم من ئەڵێم تورکیا وڵاتێکی وەکو ئەرمێنیای ناچار کرد لە رووسیا دوور بکەوێتەوە بچێتە باوەشی ئەمریکا و فەڕەنسا و ئەوانە من ئەڵێم تورکیا لە لیبیا کار بۆ بەرژەوەندی ئەمریکا و بەریتانیا دەکا ئەمانە گرنگن من ئەڵێم لە قەفقاسیا تورکیا کۆمەڵێک دەرگا ئەکاتەوە بەڕووی ئەمریکا من ئەڵێم لە سووریادا بە تایبەتیش لە ئیدلیبدا
ئیتر سیاسەتی رووسیا تووشی کێشاکە، سیاسەتی ئێران تووشی کێشاکە. جا من چکارم بەوەدایە کە ئەڵێ دۆستم پۆتین دۆستمە، من چ کارم بە قسێدای من باسی کردار دەکەم، کردارەکە شەرتە. ئیتر ئەمانە زۆر زۆر گرنگن لە بۆ هەندێک لە سیاسەتی ڕۆژانەشدا ئەو گوتارانە هەن، بەڵام ئەو ڕۆژنامە نووسانەی لەسەر سیاسەتی ڕۆژانە زۆر قسە دەکەن بەڕاستی ناتوانن لە ڕووی فکریەوە بەرهەمیان هەبێ، سوودیان هەبێ، ناتوان لە ڕووی استراتیژیەوە سوودیان هەبێ، بەرهەمیان هەبێ. ئەمانە بە تەنیا هەواڵ دەگوازنەوە، باس لە هەواڵەکان دەکەن، لە تەلەڤیزیۆن باس لە هەواڵ دەکرێت، لە ڕۆژنامە باس لە هەواڵ دەکرێت. من بۆ ئەو هەواڵانە دووبارە بکەمەوە. بەڕاستی ئەو کارە لە دەستی من نایە، نیازێکی وام نییە و هەڵومەرجەکانی ژیانی من و تەنایی من و ژیانی خێزانی و کاری تایبەتی خۆم کە ڕۆژانە 8 سعات بەتەنیا خەریکی کارم دەرفەتی ئەوم پێ نادا، بەڵام هەوڵادەم حوتوی جارێک لەسەر هەر بەرنامێک کە لە ڕووی فکریەوە لە ڕووی ئەخلاقیەوە جێگای قسە بێ قسەی لەسەر بکەم و لە ڕووی استراتیژیەوە ئەگەر ئەنجامێکی استراتیژی هەبێ باس لەوانە بکەم. ئەویش بە یارمەتی ئێوە لە کاتێکدا کە ئێوە بتوانن ژمارەی سوبسکرایبەکانمان لە کەناڵی یوتیوبدا زۆرتر بکەن تاوەکو دەگاتە 10,000. ئێستا خەریکە نزیکی 5,000 دەبمەوە. کاتێکی خۆش ڕێز و سڵاو هەربژین.